و ئەتوانم بڵێم خاڵێ لە خاڵەکان کە بۆ ئەم منداڵە جوانانەوە بۆ فێرخواز و بۆ دایک و باوکە بەڕێزەکان ئیش بریتە لە تۆ گەرتەی وەرزی دووەمت باش بێ دەبێت شتەکان لا بدەیت. وەکو بۆ نمونە مۆبایل دەبێت کەمی کەیتەوە، ئەنتەرنێت دەبێت کەمی کەیتەوە یان لای بدەیت، هەندێک برادەری خراپ دەبێت لای بدەیت. پێشتر مەشغوڵ بوویتە بە هەندێشتی لاوەکیەوە، گەنجێکی چواری ئەدادەیە وڵا کاکتۆر من بۆ نمونە خەریکی یاری کەمالە سامم، کاکە هەتا ئەوەش بکەیت لەگەڵ خوێندنە دەکەویت. گەنجێکە بۆ نمونە لە یانێکی وەرزشیە و لەو لاوە دەوێت بخوێنێت کەواتە ئەوم بۆ لا بدە. بەڕێزێکە دەڵێ وڵا لە کورسێکی بۆ نمونە جزمی عەمەلە بەرکردنم بەڵام لەو لاشۆ 5-6 دەرس کەوتووە نانە. کۆرسەکە هەڵگرە بۆ هاوین زۆر باشە چاکە ئیشێکی زۆر نایاب دەکەی بەڵام لەم لاوە گرنگی بە خوێندنەکەی خۆت بدە. ناکرێت تۆ بمێنیتەوە ئەمە چییە بۆ نمونە مەسەلەن بە تەمای فەرمودەیەک لەبەرکەی، ناکرێت تۆ بمێنیتەوە ساڵێ لە تەمەنت بڕوا ئەمە چییە بۆ نمونە مەسەلەن لە کۆرسێکی پەروەردەیی یان لە کۆرسێکی ڕیاضیت یان لە کۆرسێکی وەرزشی یان لە کۆرسێکی تایکواندۆی. کەواتە شت لابردن بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمە. تەنانەت چاتینێکت هەیە لای بدە، پیجێک کە زوو سەیرەکەی لای بدە، ئەڵقاڵقەیە کە پێشتر سەیرت کردووە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی لای بدە. گەنجێ لەم گەنجە جوانانە لە کاکتۆ وڵای من نیوەی ساڵ ئەتاری قوڕی کرد بەسەرما، دەکەواتە ئەتاریەکە بی پێچەرەوە بی کە ژێر زەمینەکەوە یان بی بە بۆ ماڵی پورت بڵێ پوری هەتا مانگی حەوت مەم دەرەوە لای بدە. یان هەندێ منداڵی گەنجی جوان کە زۆر جار پرسیارمان لێ دەکات خەتای مۆبایلە، ئەو مۆبایلە یان ئەو ئایپادە لادا من دڵنیام تۆ لە وەرزی دووەم باشە بی. کەواتە بەلابردنی شتە خراپەکان و بەهێنانەکایی شتە باش و چاکەکان بە دڵنیاییەوە پەروەردەی تۆ باشتر دەبێت، خولی دووەم تۆ باشتر دەبێت و با بڵێن کۆرسی دووەمت باش دەبێت و وەختە زۆر بە ئاسانی سەرەکەی 15 ناجیع بوویتە لە جیاتیەوەی لەبەر موبەریدە بخوێنی هاوین لەو گەرمایە، لە جیاتیەوەی کە وەکو خەڵک بچیتە کۆرسێکی هاوینەوە بۆ جەوگۆڕین تۆ بێ لە ماڵەوە بخوێنی خەریکی ئینگلیزی و عەرەبی و کیمیا و فیزیابی، لە جیاتیەوەی وەکو خەڵک کۆرسێکی گەشەپێدان وەرگری هاوین تۆ بێ وەکو کوردەوارە لە قازی کوێردانیشی بە دیار مەرجەمە و کتێبەکەی خۆتەوە لەبەر موبەریدە و لەبەر بۆ نمونە پانکێک دانیشی. نا، مەردانە و شێرانە بە هاوکاری دایک، باوک، مامۆستا، کەس و کارەکان بۆ خۆی دەتوانین وەرزی دووەمی خۆمان زۆر بە جوانترین شێوە بیگۆڕین و باش و چاکیکەین.